بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت هایزدان و خۆشەویستان خۆشحاڵین کە ئەم شەو لە خزمەتانین لە بەرنامەیەکی تایبەت بە ناونیشانی هەڵبژاردن وەک بەهێزترین چەکی گۆڕانکاری. دیارە ئەمڕۆ دوایین هەڵمەتەکانی هەڵبژاردن هەڵمەتەکانی بانگەشی هەڵبژاردننی ئەنجومەنی نورانی عێراق بوو کە ئەوەی کە لە ئەنجامی دەنگدانی تایبەتدا بەدەستە هات ئەتوانم بڵێم ڕێژەیەکی باش لە هاوڵاتیان یا لە دەری تایبەت بەشداری لە هەڵبژاردنەکانی کردبوو، بەڵام ئەوەی کە جێگەی سەرنج بوو دەنگدانی سوتا و دەنگدەری سوتا و زۆرمان هەبوو، ڕێژەیەکی باش لە دەنگدەر بەگشتی هەمان بووە. ئەمانەوێ لەم بەرنامەدا تیش بخێنە سەر ئەوانەی کە ناڕازین بەم وەزع و بەم دەسەڵاتە، ئایا تەنها بایکۆت ئەساسە تۆڵەکردنەوەیە دەرەنجامە یاخۆت سووتانی دەنگەکان دەرەنجامە، یاخۆت چی بکرێت کە هەمومان ناڕازین بۆی کە گۆڕانکاری بکەین و نکۆڵی لەوەش ناکرێت تا تەنها چەکێک کە لە دەستی هاوڵاتیایە بۆ گۆڕانکاری و بۆ گۆڕینی ئەو بارودۆخی کە 30 ساڵی ڕابردوو و حزبی دەسەڵاتێنەوێنە تاراوە هەڵبژاردنە. لەسەر ئەم بابەتە قسە و گفتوگۆ لەگەڵ میوان ئازیزەکانم دەکەم، هەریەکە لە ئازیزانن وەرسەنگاوی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان و هەروەها بە ڕێزدارا محەممەد ئەمین ئەنجومەنی پێکەنەرانی کۆمەڵی دادگەری. بەخێر بن ماسانەوە لە جەنابتەوە دەست پێ دەکەم. خەڵک ناڕازیە، بابینە سەرەوە بەشێکی بایکۆت دەکات، بەشێکی دەنگەکەی تەلەفەکە. کۆمەڵی دادگەری یەکێک بۆ لەو هێزانەکە جێگەی هیوا و ئاواتی بەشێکی زۆر لە دەنگدەرانە جیاواز لە دەنگدەری هەمیشەیی کۆمەڵی دادگەری. ئەتانوێتی بۆ خەڵکە بڵێن کە ئەتوانم بڵێن تەنها سبێنیان ماوە بڕیار بدەن لەسەرەوەی کە دەنگ بدەن یانەی دەن کە دەنگ بدەن بەکەی بدەن. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ جەنابەت کاک جەلال بۆ بەخراتی ماوەسەداڕژەکەم. دیارە مەسەلەی بایکۆت زۆر قسەی لەسەر کراوە، بەڵام لێرەشە بەڕاستی ئێمە کە ئێمە کاتێکی کەممان ماوە بۆ پرۆسەکە و بەشداربوونی هاوڵاتیان بەگشتی لە پرۆسی هەڵبژاردننی ئەم جارە لە دەیدا پێویستە ئێمە تەکید لەوە بکەینەوە کە بایکۆتکردن سەرنجام هاوڵاتی خۆی زەرری لەیەکە و پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراقیش لەم بایکۆتە زەرێکی گەورەکە، چونکە ئەگەر هاوڵاتی ناڕازی بێ گلەی هەبێ و لەم شێوازە حکومڕانی ئێستا کە لە عێراقا تا ئێستا بووەوە لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی باشترین چەک ئەمڕۆ ئەوەیە تۆ بیتە پێشەوە دەنگی خۆت بدەی و هەوڵی ئەو گۆڕانکاری لە ڕێ دەنگەکەی تۆیە. بۆیە ئەبێ بەڕاستی ئەمە هەموو جارێ ئێمە تاکیدی لێ بکەینەوە کە ئەبێ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بە دەرەجەی یەک ئەبێ لەم پرۆسا بێنە پێشەوە و ئەوە جوی جەنابەت باسە کرد. ئەمەی ئەمڕۆی دەنگدانی تایبەت مای دڵخۆشیە کە ڕێژەیەکی بەرچاو لە هێزە چەکدارەکان و ئەوانەی مەشمول بوون بە دەنگدانی تایبەت بەشداریان کردووە. بۆیە ئەبێ ئێمە ئەمڕۆ وەکو هاوڵاتیانیش بەگشتی ڕۆژی دەیدا بەچڕی بچینەوە سەر سنووقەکانی دەنگدان. ئەگەر بێت و من دەنگم نەبێ لە پرۆسی دەنگدانی ڕۆژی دەیدا بەڕاستی حەقە دوایش گلەی نەکەم. هەرچی یەکم بەسەر بێت لە هەر ڕوویەکەوە لەم سیستەمە سیاسی ئێستا کە ئیدارە ئەم وڵاتەکە لە هەرێمی کوردستان یان لە سبەینێ لە حکوومەتی ناوەندی وەکو پێویست دیفاعم لێ ناکرێت، وەکو لێمان نەکراوە تا ئێستا، وەکو ئەو خاڵە سەرەکیانەی کە ئەمیلەتەی ئێمە کێشەی سەرەکی بۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی هەتا ئێستا بە معەلەقی بە بێچارە سەری ماوەتەوە، ئەمە هەر بەردەوامە بێ کەواتە و کاتە بێت تۆ گلەی لە خۆتکەی. لەوە چێ هاوڵاتێ بپرسێ باشە چۆن ئەم بابەتە ئاوایە؟ شەرحەکەی ئەمەیە. تۆی هاوڵاتی مافی دەنگێکت هەیە، دوو بەرە هەیە لە وڵاتەکەی تووە، دوو جەبهە هەیە. جەبهەیەکە تۆ لی ناڕازیت، لە ئەدای سیاسی ناڕازیت، زوڵمی لێ کردویت، ئەو بەڵێن و وعدانی پێشتر پێیداوی هیچی نەهێناوەتە دی، و بەرەیەکیش هەیە تاقید کردوتەوە، ناسیوتە، ڕاستی لەگەڵ کردووی، ئەوەی بۆی کرابێ لە ئەگەر تواناکەشی مەحدود بوو بێ، ئەگەر نوێنەرەکانیشی کەم بوو بێ لە کوردستان و لە عێراقا هەوڵی جودی بۆ تۆ داوە. تۆ کامیان سەرەخیت، هەر وەکو وجدانی خۆشت، وەکو وجدانی خۆشت، یعنی وەکو هاوڵاتیەک ئەگەر مەسەلەی ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی خۆش بخیتە لاوە، بیرکردنەوە لەگەڵێکی لەو لایەنە سیاسیانە کە ئەمڕۆ میستاقێتیان تێ لە ناو خەڵکە و تۆ بینیوتن لە ئەدای سیاسیان ڕازیت، ئەگەر لەگەڵ بیرروبارەشیان ناگونجەی ئەمڕۆ دەنگی پێبا با ئەمانە بێنە پێشەوە. گۆڕانکاری چۆن دروستە بێت؟ گۆڕانکاری لە خەتوەیەکەوە دروستە بێت، لە هەنگاوێکەوە دروستە بێت کە ئێمە هەنگاومان ناوە،
ئێستا هێرێمی کوردستانە ئەگەر بێت و قۆناغبندەکەی بخوێنینەوە لە سەرتاوە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بە 50 حکومی وڵاتیان کردووە بەزی ئێستا ڕێژەی زۆر دابەسیوە نیسبەکە زۆر گۆڕاوە بۆیە ئەبێ بین جارێکی کە نەتیجەی ئەو ئەدا سیاسی فاشیلانی کە تا ئێستا کراوە لە وڵاتی ئێمە ئەبێ ئەم دەسەڵاتدارانە وریا بکەینەوە ئاگاداریان بکەینەوە بەوەی کە دەنگیان پێ نەدەین. زۆر باشە ماوەسا دەرە زۆر سپاس. گەنجێک لە ماوەیە کە لەوانی کە ئەمە ڕەنگە بۆ یەکەم جار یا دووەم جاری بێدەنگ بداوتی لەوەتەی ئەوە تا من ئێستا تەمەنم مەگاتە 21 ساڵ پێش من هەر یەکێتی و پارتی بۆ بارودۆ خاوایە ئەوە تا منیش چاوم کردوێتەوە بارودۆخەکە خراپترە دڵنیان بە 20 ساڵی تریش ناگۆڕدێت. لەسەر قسەی ماوەسانوەر کە دەڵێ سەردەمێک 50 بوو بەڵام ئێستا فەرمەوە تا ڕەنگە گەر ساختەکاری نەکەن نەک 50 ڕەنگە 25 ژنیانن ئەم لاوەولا. چۆن هیوا دەبەخشێتە ئەو نەوە تازایی کە ئێستا بەشێکە لە دەنگدەر بەڵام بێهیوا کراوە پێشەوەی دەنگەکەی با پێشەوەی دنیای سیاسیەکەی و حکومڕانەکەی بۆ تاقی بکرێتەوە بێهیوا کراوە. بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام. خۆ لە ڕاستیدا ئەوەی کە هەیە هەموو گەنجولاوەکانی کوردستان و ئەوانەی تەمەنیان هاتووەتە تەمەنی دەنگدان بۆ سەرەوە تاک و ئەوانش کە تەمەنێکی زۆریان کردووە کەم تا زۆر هەندێکیان لە واقعی تاڵی هەرێمی کوردستانە ژیاون لە 30 ساڵی ڕابردوو هەندێکیان لەم 10 ساڵی دوای یا زۆرتر ئەوانەی نەوەی نوێن هەمویان ئەزانن کە لە وڵاتێکی پڕخێر و بێر و وڵاتێکی دەوڵەمەندە بەڵام خەڵک بە کولەمەرجێ ژیوە هەموو خزمەتگوزاری سەرەتایەکانی بۆ خەڵک دابین نەکراوە تەنانەت ئاوی خواردنەوە نیە لە پایتەختی کوردستانە. هەموو گەنجولاوەکانی کوردستان باش دەزانم دایان هەزار دەرچوو زانکۆکان و پەیمانگاکانمان هەیە هیچی دانەمەزراوە هەلی کاری بۆ نەڕەخساوە لەسەر ڕایەوەی کە هەموو جۆرە ئازادیەکان پێشەل کراوە تا کارگەشتوتەوەی شەق لە مامۆستا هەڵدرێکەوە بەڕاستی ئیهانەیە بە هەموو تاکێکی ئەم کوردستانە لە گەورەترین بەرپرسەوە تا خوارەوە کە لە ڕۆژێک لە ڕۆژان لە قوتابخانە خوێندوێتی ئەم دەسەڵاتە گەندەڵا پێویستی بە گۆڕانکاریە بە درێژایی مێژوو قورئان کە باسەکە ئەوانەی دەسەڵاتیان گرتووە کۆمەڵێک هەبوون مفسید بوون ئەوانش ویستویانەوە ناوبەرن مۆسلحەکانن ئەم دووبەرەی مفسید و مۆسلحە چاکسازی خوازان و گەندەڵکاران بە درێژایی مێژوو هەر هەبوون و بەردەوام ئەو بەرانەی کە ئەوەی کە لەبەرەی چاکسازیە بوون چۆسنراونەوە و زوڵم مستەمیان لێکراوە بەڵام ئەمان ماندوو نەبوون بەردەوام خەباتیان کردو تا سەرکەوتون بەسەر ئەوستەمکارانەیە و بێژوو زۆرمان پێڵێ ئەمڕۆژ بە هەمان شێوەیە جارێ ناکرێ تاواندار و بێتاوان وەک یەک سیرکەی ناکرێ گەندەڵ و چاکەکار وەکو یەک سیرکەی ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە خەڵکی کوردستان ڕۆژگارێک یەکێتی و پارتی توانیانە زۆری نەبێنن کە لە سەدانەوەتی خەڵکی کوردستان چۆ دەنگی داوە بەس ئێستا خەڵکیان وابێ هیوا کردووە لە 150 خەڵکی کوردستان بایکۆت هەڵبژاردنی کردووە کە ئەمە کارەساتەکە لەوەیە ئەو کەسانەی کە بایکۆت هەڵبژاردن دەکەن و ناچن دەنگ بدەن ئەوانە بەڕاستی تەمەنی ئەو دەسەڵاتە درێژەکەنەوە ئەوانن کە دەبنە پشتیوانی ئەو دەسەڵاتە گەندەڵە هەبمێنێتەوە چونکە بە نەچوونی ئەوان خزمەتێکی زۆر گەورە باوانەکە کە خاوەنی هێزی چەکدارن و هەرێز لە چەکدارەکەی خۆیان و بە تەزویر و بە فروفێڵانەوە دەنگدەن و جارێککە بمێنەوە یان کە ناچن زۆر دوور نییە دەنگەکان لە جیاتی ئەوان دەنگدەن ئەو بێ هەڵوێستیە کارەساتێکی زۆر گەورەیە ناکرێ خەڵکێک هەبێ لە بەرەی گەلدابێ بەرگری لە مافەکانی تۆ بکە شەڕ بکە لە جیاتی تۆ بەڵام تۆوەکو گەندەڵکارێک سیدیکەی کە زڵم وستەم و لێ کردووی مافی تۆی خواردووە موچەی تۆی خواردووە بازرگانی بەسەر وردی تۆ کردووە کۆمەڵێک خەڵکێ کە خاوەنی دین و ئەخلاق و مەبدە و بەرگری لە تۆکە و شەڕی کردووە ڕابردوەکەی دیارە و ئێستاشی دیارە شەڕەکە لەگەڵ دژی ئەو دەسەڵاتە و بەرگری لە تۆکە تۆ ئەمە وەکو تاوانبارەکە سیرکی بۆیە لە جێ خۆیەتی بەڕاستی خەڵکی کوردستان ئەوەندە وشیار بێ هەڵوێستدارانیشێ لە ماڵەوە ئەمڕۆ بێ بڵێ ئەوانەی کە لە بەرەی گەلدابوون ئەوانەی کە بەرگریان لە مافی خەڵک کردووە ئێمە دەنگیان پێدەین بۆەوەی ئەوانە بچنە پێشەوە دوجاری ئەوانەی زوڵم مستەم و گەندەڵیان کردووە بالانی کەم بچین زەربێکیان پیابێنین تاکەی بێدەنگی باشە بە دیلی ئەم بێدەنگی و نەچوونە چییە جگە لە درێژکردنەوەی تەمەنی ئەو دەسەڵاتە ئەمەی کە پێویستە خەڵکی کوردستان بیکە هەموو گەنجولاوێک بیکە ئەبێ گەشتبین بنبەوەی کە گۆڕانکاری بەڕێوەیە گۆڕانکاری گەورەش کراوە ئەم ڕۆوای لە ڕۆژگارێک بووە یەکێتی و پارتی خوان حاکمی مطلقی ئەم کوردستانە بوون بەڵام بەڕاستی ئێستا هەموو تاکێکی کوردستان ئەگەر ئازادانە قسە بکە ئازانێک ئەمانە فاشیل بوون و سەرکەوتو نەبوون لە کارەکانیانەوە خەباتی 30 ساڵی ڕابردویان دیارە کوردستانیان بەرەوکوێ بردووە وان لێ کردووە نەوەی نوێشمان بە دەیان ملیارد دلار قەرزدار بێ ئێمانە تاکێ حکومکەن جگەرەوەی ئێستا گۆڕانکاری گەورە لە بەغدا بەڕێوەیە
بریارە لە داهاتوو ئەنجومی نوێنەرانی عراق دەستوری عراق گۆڕێ دەستوری گۆڕینی دەستوری عراق کارەساتێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان ئەم گەندەڵکارانەی کە بازرگانی بە سەردەنگی خەڵکی کوردستانەوەکەن لە پێناوی وەرگرتنی کۆمەڵێک پۆستی گەورە لە بەغدا هەموو جارە دەستکەوتی گەوران لە دەستداوە جارێکتر میلە دەفرۆشنەوە یە تاکەی خەڵک دەنگیان پێدا من گەشت بینم بەوەی کە ئەمڕۆ لە دەنگدانی تایبەتە هێزی پێشمەرگەی کوردستان و هێزی ئاسایش و پۆلیس و هەموو ئەو هێزی چەکدار کە بەڕاستی ڕێژەیەکی باش دەنگی داوە بە کاندیدەکانی کە لەبەرەی گەلن ڕێژەیەکی باش دەنگی داوە بۆ کاندیدانەی کە لەگەڵ دەسەڵات نین دژی گەندەڵین بۆ کاندیدانەی کە بێلایەنن بە هەموو ئەمانە هەنگاوێکی گرنگە کە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە بیر لەوە نەکەنەوە بیر لە بەرژەوەندی باڵای میلەت بکەنەوە بیر لە بەرژەوەندی خۆیان و مناڵ و نەوەکانیان بکەنەوە بیران لە بەرژەوەندی کوردستان کردوێتەوە کە بەسە چیتر دەنگ بۆ گەندەڵکارانە نەدەین ئەمە بیدایەتێک و سەرەتایەکی دڵخۆشکەرە گەشتبینین بەوەی کە لە دەنگدانی گشتیشە هاوڵاتیان هەمان هەڵوێستیان هەبێ و بە حماسەتەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و هەڵوێستیان هەبێ بڵێن بەسە گەندەڵی بەسە شەوسانەوە بە سیستەمکردن بەسە خواردنی مافی خەڵک ئەنجانۆرەیە و کەسانەیە کە دڵسۆزی خەڵکن زۆر باشە بێنە پێشەوە مامۆستانوەر 2021 کارەبا دەزانین چۆنە ڕێگەوبان دەزانین چۆنە لە پایتەخت تازانین ئاو نییە ینی ئەوەی کە ئێستا موچەوە دوو مانگە لە بەر ڕژارین ڕەنگە چاکیان کردبێ ئەزانین 6 ساڵە موچە چۆن ئەزانین قەیرانە کۆمەڵایەتیەکان بانزین گران دەبێ ینی سیر دەکەی خەڵکانێک ئاوات بە سەردەمی سەدام حوسێن دەخوازن لەم حاڵەتەیە دوو پرسیارم هەیە لەسەر دەنگدان لەوەی کە خەڵ دەنگ بە کێ بدا یاخود بۆچی هێشتا ئەم پێشمەرگەیە ئەم دەنگ دەرەکە ڕوبعموچەی پێدراوە تا دوێنێ کە ئاوی نییە لە ماڵەوە هێشتا دەنگ بە دەسەڵاتەدات شاراوە نییە ئەم هێزانەی دەسەڵات پرۆسی چاوسورکردنەوەیان هەرماوە بڕینی معاشیان هەرماوە نەقلکردنی خەڵکیان ماوە ینی هەموو ڕێگەیەگرنە بەرە بۆی فشاری دەرونی بۆ ئەو دەنگدرانە دروستکەن بە تایبەتی لە هێز ئەمنیەکان کە ئەمانە بە پیاوی دەرەجەیەکی خوانیان نەزانن کە الحەمدلا دەرکە وانە ئێستا لە ناو هێزەکانی ئاسایش لە ناو هێزەکانی پێشمەرگە هەموو هێزە چەکدارەکان دەرکەوت و مامۆستادار ئاماژەی پێکرد ئەمانە خەڵکێکی زۆر هێنایاری ئەم دەسەڵاتەیە ئەم شێوازی حکومەیە من یەک خاڵی ئیجابی ژەبیرم لە دەنگدانی ئەمڕۆ خەڵکێک چۆتە سەر سنووقی دەنگدان بەڵام دەنگەکەی سووتانوە ینی ئەو مەفهومەی بۆ دروست بووە ناچێ شوێنەکە بە شاغیر بەجێ بەڵێ دەسەڵات یا بە شێوە لە شێوەکان دەنگەی تەزویر کرێ ئەوەش هەنگایەکی ئیجابی خۆی لە خۆیان بەڵام لەمە لە پێشتر ئەوەیە لەمە لە پێشترەوەی جەنابەت باسی بەشاکی لە جدیەکان ئەمە تەمەن هەڵبژاردنە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەمە پەیوەندی بە حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستانەوە نییە بە شێوەیەک دەسەڵاتێک لە ناو خاکەکەی خۆتە دەسەڵاتی ڕاهای خۆیەوە نەتوانی بێ ئاوی سادەی ماڵەکەت کە ئیدی سەرەتایەترین خزمەت دابینەوە لە بەغا چیر بۆ بکە مادەی 140 بۆ جێبەجێ بکە سەریکە قسەکەی منەوەیە ئەوە کاتی خۆی هەیە کە ساڵێکی ما بۆ هەڵبژانی پەرلەمانی کوردستان کە ئەو کاتە حکوومەت ئەو پەرلەمانە هەڵێبژێرێ کە جارێکە خەڵکی هەرێمی کوردستان هەڵێبژێرێتەوە ئەوە ئەبێ قسەی جدی ئەو کاتە بکرێت بەڵام ئێستا تۆم خەڵکانە ئەم نوێنەرانە هێنێری بە بەغا باش ئێمە با سەردێ بکەین سەردێ بکەین حەقە هاوڵاتی ئەمە بکە هاوڵاتی هۆشیار هاوڵاتی دەنگدەر لە هەموو دنیا ئەمڕۆ خەڵک بە بەرنامە دەنگەدا لاپەڕەکانی ڕابردووی مێشی هەڵەداتەوە بزانە چی ڕووی داوە باشە ئێمە هەر نوێنەرێکمان نردبێ بۆ چەند مەبەستێک نردومانە بۆ بەغا پێشبچیتە سەرەوە نمونانە دەنگ بە کێ بدات دەنگ وەکو باسمان کرد بە کۆمەڵ تۆ تحدیدەکەی بۆ کۆمەڵ بت تحدید من لە کۆمەڵی دادگەری ئەو لایەنە یەکێکە لەو لایەنەی باجی گەورەی داوە هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغا و هەم لەسەر زاری حیزبە دەسەڵاتدارەکان خۆیان ئیقرارەکەن کە کۆمەڵ بێ بەش کراوە لە هەموو مافێک و حتا امتیازاتێک کە حەقی خۆی بووە لە بەغایش و لە کوردستان لە پێناوی بەقیفەکانەوە ئێستا ئەفو جەماوەری کوردستان ئەم هێزە سیاسیە کە ناوی کۆمەڵی دادگەریە بەهێزکەن پشتی بگرن نوێنەرەکانی بێنە پێشەوە لە عێراقا پیشانی بدەن بڵێن ئەمانە نوێنەری حەقیقیە من زۆرترین نوێنەر دیاریکەن لەم حیزبە ئەوە بەڕاستی هەنگاوێکی گەورەیە و پیشاندانی ڕوویەکی ترە بەم دەسەڵاتە کە تۆ لێرا پێویستە ستۆپ بکەیت لێرا بوەستیت ئەمە قسەکەیە پێمە سەر خاڵەکەی تر ئێمە هەر نوێنەرێکە چووەتە بەغا پێویستە کۆمەڵێک داواکاری نەتەوەی ئەم میلەتەی ئێمە هەیە لە داواکارە نەتەوەیەکان مادیەکان بۆ نمونە کێشەی ناوچە جێناکۆکەکان کە تا ئێستا چارەسەر نەبوو ئەمە لەکەیەوە لە 2023ەوە کێ مەسوولە لەمە گەورەترین کوتلەی کوردی کە خەڵکی کوردستان دەنگی پیاوە ئەو دوو حیزب بوون
فاشل بوون لەوەی بتوانن بستێک خاک بهێنەوە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان کە دەسوور ڕێگەی داوە کە ئەو بەچەند قۆناغبەندیە ئەو منتیقانە ئەو ناوچانەکە جێناکۆکن کێشەی لەسەرن لەگەڵ حکوومەتی ناوەندیا چارەسەریکە نەک ئەوەشی لە دەستمان بوو لە دەستماندا و دامەنۆپیان ئەمە شایانی عقوبە نییە مەسەلەی موچە هەموو هاوڵاتێکی عێراق مافی خۆیەتی لەو بودجەیە کە لە حکوومەتی ناوەندیەوە سەرفەکرێ هەموو هاوڵاتی بەشی خۆی تیابێ لە 2014 هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێبەش کراوە نەتیجەی تەسەڕوفی نامەسوولانەی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە لە بەغا بێبەشیان کروی لە قوتی خۆت لە مەعاشی خۆت بە پچر جارجار ئەرەڵا 100 ملیارها 200 ملیار ئەمە چاوەڕێی مەرحەمەتێکی لە بەغاوە ئەمە ئەسڵەن میلەتەکەشی زەلیل کردووە چاوەڕێی جاری وایە ڕێوزەرا بڕیارەیە وەزیری دارایی زای ناکە جاری وایە ڕێوزەرای قرارەکە پەرلەمان قبوڵی نییە ئەمە بۆمان لێ هادێمە ماوەستانوەەر بەشێک لە دەسەڵاتدارەکانی بەغاشەر خۆیانن وەزیری دارایی لای خۆیان نەبوو وەزیری خارجێ سەلای بەڵێ وەزیری ئەخر ئەمە تۆ کە لە موقعی قراری سیاسی بەغا بووی زەحمە نەبێ ئەم مەلەفانە بۆ نەخستە سەرمێزی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی عێراق تۆ جێگیری دووەمی پەرلەمانی عێراقی تۆ بوو بۆ نەهاتی ئەم مەلەفانە ئەم داواکارانەی خەڵک ئێستا جاری کە بانگەشەکەیتەوە و بووقێکە گرتۆ بەدەم تۆڵێ ئێمە داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستانەکەی کامەیە خەڵک کامەیە داکۆشی زەحمەت نەبێک و جەناوی فەرموو 2 مانگە معاشت ئەوە لە 2014 تۆ 30-40 معاشی کاملی مۆزەف قەرزاری 30-40 معاشت داوە هەمووی ڕبع و نیوە هەمووی چەند معاشێکی مەحدود 12 داوە بە کاملی ئەویش سێقەنیە دوای دەئی بڕیتی ئامێنێت بۆ وڵا بەغانەی نرد کە بەغانە خەڵک چی بکە ئەی زەحمە نەبێت تۆ چۆن سیاسەتێکەکەی بۆ سیاسەتێک ناگریتە بەر کە ئەولەویەت بی بە ژیانی خەڵکو و بە کەرامەتی خەڵکی کوردستان کە نەت کردووە جارێکی ئەچی هەمان سیناروی ئەم 16 ساڵی ڕابردوومان بۆ دووباراکەیتەوە ئەمە بەگێرکردن ئەمە خەڵک بەگێ لەزانی تۆ بەگێرکردنی خەڵکە بە شێوەیەکی تر جارێکتر لە بەرۆی خەڵکە بێت لەمە تێبگا بەڕاستی خەڵک بێن و خاتخواتە سەر پیت و بەمانە بڵێ لێرەوە ئێمە ئەو نوێنەرایەتی ڕادێنە دەزیەوە خەڵکی تر بابێتە پێشەوە خەڵکێک کە تاقی کراوەتەوە لە هەر موقعێکە مەکانەتێک ڕاستپاردەیەکی پێست پراوە گەیانێتە منزڵ ئەمانەتی پاراستووە ئەمانە بێنە پێشەوە بۆیە جەماوەری کوردستان حەقە بەڕاستی ئەمڕۆ بەم شێوەیە بێتە پێشەوە و ڕۆژی دەیدە بەم شێوەیە دەنگ بات زۆر باشە مامۆستادارە خەڵک مامۆستانوەرە لە دەنگ بدەنە کۆمەڵ چی بۆ خەڵکەکە لە بەغدایە ڕەنگە بپرسن بە 2 پەرلەمانتار بە 3 پەرلەمانتار بە 5 پەرلەمانتارەوە چیمان بۆکەن و هەشە ئەمە ڕەنگە بەشێکی ناڕۆشنبیری هاوڵاتی بێت لە ڕێەوەی نەزانی ئەرکی پەرلەمانتار چییە دەڵێ من جاری پێشوو دەنگمان پێدان چیتان بۆ کردین خەڵک چۆن لەم پرسیارە کە بۆتە ئەرزی واقعی هاوڵاتیان تێبگەێنین کە ئێمە دڵسۆزی ئێوەین کۆمەڵی دادگەری یەکێکە لەو حیزبانەی کە لە مێژوو ڕابردووی خۆیان سەلماندوێتی کە حیزبێکی سیاسی سەربەخۆیە بەکرێگیراوی هیچ وڵاتێک نییە و پێش سوپای هیچ وڵاتێک نەکەوتۆ بەسەر خاکی کوردستان و خاکی کوردستانیشی نەفرۆشتووە و جاشایەتیشی نەکردووە و نەشاتوە بە پارە و پۆست سەرۆرەکانی خاکی کوردستان لە دەست بدا زۆر گرنگە ئێمەوە بزانین لە عێراقا کورد پێکاتەیەکی گرنگە ئەم پێکاتەیە ڕاستە گەل بەدەنگدان بێ ناتوانین ئێمە لە 150 ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەست بێنین تا بتوانین داوای مافەکان بکەین ئەو مافانە کە کورد هەیەی و کاتی خۆشی لە دەستورا جێکراوەتەوە بە تەوافق بووە بەوەی کە کورد پێکاتەیەکی سەرەکیە لە عێراقا هەندێک خاڵ هەیە بێ بە تەوافق بکرێ بەڵام ئەم دەسەڵاتە کوردی ئێمە نایانتوانی ئەو تەوافقان لە دەستدا بۆ لەبەرەوەی هەرپێکەوە نایانتوانی یەکریزی بپارێزن تەنانەت دەکێتی و پارتی لە نێوان خۆیانە و لە نێوان حیزبەکانی تریشە کۆمەڵی دادگەری لە یەکەم خولی پەرلەمانی عێراقەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بەشداری کردووە لە پێناوی پاراستنی یەکریزی کوردی لە بەغدا هاوپەیمانی کوردستانی کۆمەڵی دادگەری بە بێ مقابل چۆتە ناو ئەو هاوپەیمانێتەوە بەڵام یەکێتی و پارتی لەو هاوپەیمانێتی ئەوەندەی شەڕی پۆست و دەسەڵاتیان بۆ خۆیان کردووە سەرۆک کۆمار و جێگری سەرۆک وەزیران و جێگری سەرۆکی پەرلەمان و وەزارەتی دارایی وەزارەتی دەرەوە و دەیان سەفیر و قونسوڵ و دیبلۆماسی لە سەفارەتەکانی عێراق لە دەرەوە لە ناو وەزارەتی دەرەوەی عێراقا دا ناوە بەربیریان لە خۆیان کردەوە تەنانەت بیریان لەوە نەکردەوەم حیزبانەی هاوپەیمانیانن یەک پۆستیان پێ بدەنێ تا ئێستا پۆستی وەزارەتێکی فیعلی یاوەکی وەزیرێکی فیعلیان لە عێراقا بە کۆمەڵی ئیسلامی ڕەوانە بینی دواتریش
کۆمەڵی دادگەری بەڵام لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆی بڵێن هاوپەیمانی کوردستانیە داکۆکی لە مافەکانی خەڵکەکە ئێمە چوینە ناو ئەو هاوپەیمانێتەوە بەشداریمان کرد بەڵام یەکێتی پارتی تێکدەری هاوپەیمانەتی بوون ئێمە ئەگەر کەمیش بین بەڵام ئەتوانین کاریگەریمانە بێ وتمان چووکە ئەگەر ئەنجومەنی نوێنەرانی کورد زۆریش دەنگ بێنێەوە 65 تا 70 بەڵێ ئەگەر گریمان 70 کورسیشیەنە 70 لە 325 زۆرینە نییە گرنگ قوەتی ئەندام پەرلەمانەکانە و سیاسەتی ئەو حیزبانەیە کە کارەکەن بۆیە ئەگەر 20 پەرلەمانتارت هەبێت دڵسۆز بێ خۆفرۆش نەبێ و بەرژەوەندی خەڵکی کوردستانی لەبەرچاو بێ بەرژەوەندی حیزبی لێک نەداتەوە بە دوای پۆست و پایە نەگەڕێ دەتوانێت دانوستان بکە لەگەڵ هەموو پێکهاتەکانی عراق و نوێنەرایەتێکی ڕەسەنی خەڵکی کوردستان بێ دەتوانێت پێیان بڵێ ئەوە دەستورێکی چەند ساڵە جێبەجێ نەکراوە ئێمە دەمانەوێت جێبەجێکین دەتوانێت پێیان بڵێ ئێمە بەشێکین لە عێراق و کوا مافەکانمان کوا موچەی و داهاتیەم عێراقە هەموو پارێزگایەکی عراق ساڵانە 100 ملیار دیناری بۆ تەرخانەکرێ بۆ ئاوەدانی بەسکوا پارێزگاکانی کوردستان کواچی بۆ تەرخانەکرێ ڕاستیەکەشی ئەوەیە هەرێمی کوردستانی بە پێی دەستور ماڵەڵی نەکردو ئەو داهاتانەی نەگەڕاوەتەوە بە بەغدا نەک لە 100 لە 150 و لە 105 و لە 100یەکیشی نەگەڕاوەتەوە بۆ بەغدا کە نەیگەڕاوەتەوە بۆ بەغدا بۆ خەڵکی کوردستانیشی سەرف نەکردووە بە پێی دەستور لەو ڕۆ مامەڵیان نەکردووە کارێکیان کردووە بەغدا موچەی خەڵک ببڕێ و دوجار خەڵکی کوردستان و هەرێمیش پێویستی بە بەغدا بێ ئەو دیعای ئەوانیان کرد ئێمە دەوڵەتی کوردی ڕاگەیەنین بە ریفراندۆمێک کە کاتی نهاتبوو کارەساتێکیان دروست کرد لە 150 خاکی کوردستانمان لە دەستدا بەم کارەی کە کردیان وایان کرد کە نەک دەوڵەتی کوردیمان دروست نەکرد چاوەڕێ موچە بین لە بەغداوە شەرمەزاریە حکوومەت یارێ مەڵێ موچەکە بە تەواوی ئەدەین ئەگەر 200 ملیارەکە بێ لە بەغاوە یعنی هەو پێویستیمان بەوانە شەرمەزاریە حکوومەت یارێن بڵێ 28 ملیار دلار قەرزارین لە کاتێکە نەوتمان نەکڕیوە فرۆشتومانە موچەشمان نەداوە هیچ پرۆژەیەکی ئاوەدانیشمان نەکردو مەگەر بزنس و تیجارەتی بەرپرسەکان بێ ئەوانەی شەریکن لەگەڵیانە کامەی ئەو ئاوەدانیان لە کوردستان کردویانە بۆیە ئێمە پێویستیمان بەوەیە خەڵکانێک بچنە بەغدا ئاگایان لەوە بێ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان کە خەریکە لە بین دەچن وەکوتم هەموو لیستە عراقیەکان بە شیعە و سوننەوە عەرەبەکان کۆکن لەسەرەوەی کە دەبێ ئەم جارە دەستور هەموار بکرێتەوە کە ئەمە کارەساتێکی گەورەیە و ئەگەر کورد یەکێتی و پارتی ئاوا بشنەوە وەک جاران سازش بکەن لە پێناوی ئەوەی پۆستێکی باڵیان پێ بدرێ هەموو جارێ کۆمەڵێک دەستکەوتی گەورەی نەتەوەیان لە دەستداوە هەر بۆیەش لە 2003ەوە کورد ڕۆڵی سەرەکی هەبووە لە ڕوخانی ڕژێم هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا بووە و ڕۆڵی سەرەکی هەبووە لە نووسینەوەی دەستور و گرنگترین پۆستەکانی عراقیشی بەدەست بۆ بە سەرۆک کۆماریشەوە کە مام جەلال قورسایی خۆی هەبووە نانتوانیەوە مادانە جێبەجێکەن بم پەرتەوازەی و لاوازەی ئێستا کە لە پێناوی منافەسەی خۆیان نام دو حزبەی دەسەڵات دەستکەوتەکانیان هەمووی لە دەستداوە چۆن دەتوانن نوێنەرایەتی خەڵک بن باشە مامۆستا لە کاتێک ئەمە وەزعی بەغایانەوە حکومڕانی هەرێمی کوردستانیانە بۆچی هێشتا هەر ئەمانە دەیبنەوە لە هەڵبژاردنە نامانە بەڕاستی کۆمەڵێک شتیان هەبوو یەکەم پور و پارە و سامانێکی زۆریان بەدەستەوە ئەم پارەی کاڵێن قەرزدارن هەمویان بردووە لە بانقەکانی خۆیانایە و کاکە ئەمانە ئێستاش لە هەڵمەتی هەڵبژاردنە نوێ عەقڵێتی خەڵک بکڕن چون خەڵک دەکڕن دەنگدان پارە ئەدەن بە خەڵک دەماچا بەشنەوە هەر پارەی و دەماچانەی تەوزیعی یەکەن لە کاتی دەنگدانە کۆیکەنەوە ئێستا 4 بەنداویان پێکرد بوو خەڵک لە وشکە ساڵی نەجاتیە بوو ئەڵەن چون بۆ لای برادەرێک تویانە کاکە ئەوەندە پارە دەدەینە دەنگمان پێ بدە توێتی بچۆ لە بازاڕە کەرێکم بۆ بکڕ کاتۆ تۆ توێتی وڵای کەرەکە گرانە بەو پارەیە نایدەم توێتی ینی من قیمەتی ئەو کەرەم نیاتوی دەنگەکەی منەکڕی ئەمانە بەداخەوە خەڵقی گێل و نەفامایانەوێ دەنگیان بکڕن بەڵام من ئەم جارە هەستەکەم وانە میلەت وشیارە بەڵام دەرگای تەزویریش بۆ ئەمانە کە خاوەنی دەسەڵاتن 1000 ڕێگای تەزویر و فڕوفێڵیان هەیە گرتویانەتە بەر کاکە خۆی مانع نییە ئەم وڵاتە باجارێکتر بڵێنەوە کۆمەڵی دادگەری ڕاستە ڕابردووی دیارە و ئێستاشی دیارە و پەرلەمانتارەکانیشی لە بەغداش و لە هەولێریش ئەگەر کەمیش بوو بن کاریگەریان بەقەدەر هەموو پەرلەمانتارەکانی دەسەڵات بووە ئەگەر ئەوان نهێنیەکانیان لە خەڵک شاربێتەوە ئەمان نهێنی زیوگەندەڵەکانیان بۆ خەڵک ئاشکرا کردووە بەڵام خۆی ماڵێن کێشەکانی کورد بەتەنیا بە کۆمەڵی دادگەری چارەسەر نابێ ئێمە بەردەوام دەست پێشخەریمان کردووە وەرن با پێکەوە بەڕاستەقینە هاوپەیمان بین بەرگری لە مافی خەڵکین وەرن با پێکەوە دزی و گەندەڵی چارەسەرکەین وەرن با پەرلەمانتارەکان خاوەنی بڕیاری خۆیان بن وەکو جەنابی مامۆستا عەلی باپیر
لە هۆڵی ڕۆشنبیری باسی کرد کە پەرلەمانتارەکانی ئێمە دەستکراوە بوون چی لە بەرژەوەندی خەڵکە بیکەن کۆیلەی حیزب مەبن چاوەڕێەوە مەبن لەسەرەوە هەر بڕیارێکیان پێدان ئەگەر دژی بەرژەوەندی خەڵکیش بێ کاکە بە هەمووتان بڵێن وا باشە هەرێم بودجە نەنێرێ بۆی بەغا موچەکە نەدا بۆ کاکە ئەن تۆ زانیەوە لە بەرژەوەندی تۆ نییە تۆ زانی ئەمە مەترسی گەورە لە پێشەوەی بەڵام لەبەرەوەی بڕیارێک لە حیزب دەرچووە لە بەرژەوەندی خەڵکیش نەبێ تۆکو کۆی لە بڵێ بەڵێ ئەمە کارەساتە ئێمە ئاڵێن وەرن بە هەمومان پێکەوە ئەمانە حیزبی سیاسین لە کوردستانان پارتیشە بۆ یەکێتیشەیە و خەباتیشیانێ و لایەنی تریشان بە هەمومان پێکەوە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بکەین بەسە گەندەڵی بەسە شاردنەوەی خەڵک ڕاستیەکان لە خەڵک بەس چاواشەکاری ئەمە داوای ئەومان کردووە لانی کەم پەرلەمانتارەکان ئێمە گەر کەمیش بوو بن گەندەڵیەکانی ئەوانیان ئاشکرا کردووە چاواشەکاریەکانیان فڕوفێڵەکانیان کە کردویانە لە بەغا یا چۆن ویستویانە بەرژەوەندی خەڵک کەن بە سەفقەیە کۆمەڵێک شتی ترتیا بەدەستبێنن ئەمە خاڵی گرنگە کە پەرلەمانتارەکانی ئێمە و کۆمەڵێک پەرلەمانتاری سربەخۆ و بێلایەن یا ئەوانەی کە لەبەرەی دەسەڵات نەبوون کردویانە ئەگەر میلەت دەنگ بەوانە بدا دەنگەکانی بە فێڕۆ ناچێ دەڵێ نوێنەرێکی ئازا چاونەترس دلێر دەنێرمە ئەو شوێنە یەکێک کە ژیانی خۆی خاتە مەترسیەوە لە پێناوی بەرژەوەندی خەڵک تۆیە کە ناتوانی بێتە سەر شەقام و ڕاپەڕین پێ و شەڕەت فەنگی پێ ناکری خۆتوانی دەنگێک بدەین نوێنەرێکی ئازا بنێری لە جیاتی تۆ شەڕ بکە گەندەڵەکانی دەسەڵات باسکە پیاوێکی بەغیرەت مێرە قسە بکە بۆ کۆی لێگەنێری خۆلانی کەم ئەمەد پێکرێ بۆ لە ماڵەوە داهانیشی و نایەی دەنگدەی بۆ بایکۆتیەکەی چوار پیاوی ئازا و دلێرە نێرم نوێنەرایەتیم کە ئەوان لەوە کلیمنەوە ئەو شەڕی من بکەن ئەمە وجدانی شداسووداکەی لای خۆش سەربەرزیلانی کەم ئەڵێ من باواجبێک هەستاوم کە ئینکاری منکەرە و لەو لاشەوە ئەمرم کردەوە بە معروفێک کەسێکم داناوە کە دەتوانێت نوێنەرایەت زۆر باشە تاوان خەڵکێک پێی وایە کە ئەوانەی کێنە نوێنەری خۆمان بۆ گیفانی خۆیانە بە ئەم پرسیارە لە ماوەسان وەرە بکەم پەرلەمانتارەکانتان بۆ دەوڵەمەندکردنی خۆیان و حزب دەرنێرنە بەغدا یا بۆچی دەیانێرن بەڵێ وڵا پرسیارێکی جوانە جارم پێش هەموو شتێک گەڵێم یەکەمین حیزبێک لە کوردستان و عێراقیشا ڕاستی گربێگەڵ خەڵکەکەی خۆیان سەرۆکی حیزبەکەی پاڵاوتبێت بۆ بەردەستی خەڵکو و بۆی نوێنەری خەڵک بە لە پەرلەمانی عێراق و بچی ئەندامەتی پەرلەمانی بکە کۆمەڵی داگەری بوو مامۆستا عەلی باپیر کۆمەڵی ئیسلامی پێشوو تەرشیحی کرد ساڵی 2010 بۆ ئەندامی پەرلەمانی عێراق دەرچوو متمانی خەڵکی وەرگرت نەهات وەکو باقی سەرۆک حیزب و ئەندام مەکتەب سیاسی حیزبە دەسەڵاتدارەکانی ئەم وڵاتە و هەندێکی تریشیان دوایە کە دەرچوو بێزینەیە بچێ نوێنەرایەتی خەڵکات چونکە نوێنەرایەتی خەڵک بەکەم بزانێ بەڵام مامۆستا چوو ئەگەرچی ئەو هەموو مەترسیە لە بەغا هەبوو و ئەگەرچی مامۆسایەکێکە لە زانا و فەسیرەکانی قورئان و ئەهلی سوننەیە و شیعەش حکومەکە لە بەغا 4 ساڵ لە بەغا مایەوە ڕاستی کرد لەگەڵ ئەو دەنگدەرانی کە دەنگیان پێدا وتمانیان پێدا ئەمە کۆمەڵە و کۆمەڵ ئاواهێنایەتی پاشە ئەوەی کۆمەڵ کردوێتی لە ڕووی مادیەوە هیچ نوێنەری لایەنێکی سیاسی لە کوردستان و عێراق نەکردووە چونکە ئەندام پەرلەمانی ئێمە پێشەوەی خەڵک متمانی بادێ پێشەوەی حیزب تەرشیعیکە باعد و بەڵێنی لێوەرەگیرێ تۆ حیزب ئەدنێرێ و نوێنەری خەڵکی ئەو داهاتی دەستەکەوێکی خۆت نییە حیزب بە پێی ئەوەی بۆ دیارێکە هاوکاری دەکا ئەوی ترێ گەڕێتەوە بۆ کاروبارەکانی حیزب و هاوکاری خەڵکو بۆ ئەو پرۆژە خێری خوازی و ئەو هەنگاوانەی کۆمەڵ هەیەی کە زەمەی کردووە بۆیە ئێمە ئەوەی ئێستام جارە مامۆستا ئەحمەدمان داناوەتەوە کە پەرلەمانتار بووە پێشتر ماوە کاک سۆران عینە شت کە و وەزعی بەسەر هەر لە پەرلەمانی کوردستان و لە نەتیجەی پرسیارە مامۆستانوەر بۆچی کاندیدەکانتان دووبارە و سێبارن بەڵێ ئێمە لەم بابەتە خەڵک ئەگەر بە معیاری ئیسیفادە بوون لە پەرلەمانتارێتی و حکومەتی سەیری ئەم قەزیەکان ڕاستەکە خەڵکێکە چێ باەکی یەکەم جارە بچی ئیسفادە بکە ئێمە وا سەیری پەرلەمان ناکەین هەتا وا سەیری نوێنەرایەتیش لە حکومەتان ناکەین ئێمە خەڵکێک ئەنێرین تەجروبە کراوە خیبرەی هەیە لە بوارەکەی خۆیان سەرکەوتووە دووەم جار و سێم جاریش بینێرینەوە بۆ ئەوەی داکۆکێکی باشتر کا و داکۆکی لە مافی خەڵەکە ئەمە کارێکی حەقەزانین ئەوە مەسەلەکەەوە نییە تۆ خەڵک بنێری بۆی سیفا ئەوە مەفهومی ئەو حیزبە دەسەڵاتدارانەیە کە چاویان تەنها لەو بوجۆموچەیە کە کەسێک کەچێت لە پەرلەمانی عێراق وەرەگەیا لە کوردستان بۆیە خەڵک دانێ واتەیە ئەم پۆستەی بۆ خۆژیاندنە بۆ خۆژیاندنی خۆی و ئەو خەڵکانەیە کە داانێ بۆی ئێمە و نەزەری ئێمە وانە و هەر بۆ ئەوەی ڕێ لە مەش بگرین بە درێژایی مشارەکەکردنی کۆمەڵ لە پرۆسی سیاسیە لە عێراق و کوردستان هەر کەسێکی نردووە هەر بڕەپارەیەک هاتوێ دەست ئەو نوێنەرە کۆمەڵ لەگەڵ یا شەریکە بەشی بووە و ڕێژەیەکی باشی لەو پارەی لێ وەرگرێتەوە بۆی بۆ پرۆژەکارە ئیسلامیەکەی و کارە حیزبەکەی کۆمەڵ تەرخانیکە بۆیە ئەمە
شتێکی نەوعیە کە ئێمە پێی هەڵساین پاشە من حەزەکەم خاڵێکی تریش ئاماژە پێ بکەم بەڕاستی ئێمە یعنی لە دیاریکردنی نوێنەر کە بەیانینە دوو بەیانی ڕۆژی دەنگدانە ئەو ڕۆژە مەسیریەیە کە جارێکی تر کە خەڵک دەسەڵات داران ئەخاتەوە بەر محاکەمەی خۆی واتە خەڵک ئەم جارە تەحکیمەکە کێ لە پێشە کێ لە دوایە وەکێ تەقیمی خەڵک چییە ئەو کاتە لەوێ دەزیشانەکرێت بۆیە ئەبێ خەڵک لاپەڕێم حیزبی سیاسیانە هەڵاتەوە حیزبی سیاسی هەیە دروست بووە نوێنەری ناردووە هەم بۆ بەغا هەم بۆ کوردستان نوێنەرەکانی خۆیان وازیان لە حیزبەکەی هێناوە لە بەرەوەی حیزبەکە ویستێتی وەکو ئامڕازێکی تر بەکاریان من بی ئەوە بکەمە پرسیار ترستان لەوە نییە بەشێک لە موچەی پەرلەمانتارەکانتان دەمن لەوەی ئەوانیش سبەی نییە ببنە فراکسیۆنی سەربەخۆ لە فراکسیۆنی کۆمەڵی نەخێر لە بەرەوەی ئێمە تەجروبەیەکمانەیە ئێمە یەکەمین حیزبین لە کوردستانە نە پەرلەمانتار وازی لێناوین نە کەس فراکسیۆنی بەجێڵاوین نە کەس تەنەقولی حیزبی بۆ لای ئێمە بچێ بۆ لای حیزبێکی تر لە فراکسیۆن هەم لە پەرلەمان هەم لە حکوومەت شتیوامان نەبووە الحەمدوللا ئێمە لەمڕۆ سەرکەوتوو بین بەڵام خەڵک ئەبێ بزانێ حیزبێکی سیاسی نابێ ئەمڕۆ بانگەشەیەکی عاتفیەکا بۆ خەڵک دەهۆڵ و سوڕایەکە یێنێتە سەر ساحەکە خەڵک بەزێنێتەوە خەڵک ئەوەی لە بیرەچێتەوە ئەم خەڵکە بۆچی هەڵەبژێرێ یا تۆ مووقفێکی معەنی دیاریکراو هەیە معجبی پێی ئەمە کتیف کافی نییە تۆ بێ کۆی هەڵوێستەکانی و حیزب سیاسیانە دراسەکەی بزانە ئەمانە لە بەرژەوەندی خەڵکا بوون ئەمانە جارێ هەر خودی حیزبەکە خودی بەرنامە سیاسەکەی لە بەرژەوەندی خەڵکایە لە بەرژووی شخصێکایە یا لە بەرژەوەندی مەساڵحی کۆمەڵە شخصێکایە بنەماڵەیەکایە خەڵگە بێ ئەمە دیراسەکە تهدیدی شخص بۆیە دیاریکردنی شخص بۆ نێرایی تۆ لە حکوومەتیشی ناوەدی لە پەرلەمانێک کە لە عێراق و لە حکوومەتیشی مرکزی عێراقیایە ئەمە هەنگاوێکی گەورەیە ئەسڵ تۆ بێ شخصەکان بناسی ئەبێ ئەم شخصانە بناسی قابلیەتی ئەوەیان تایە زۆرێک لەم پاڵێوراوانە هەتا ئێستا عەرەبی نازانن ناتوانێ ئەوە تا نینەکان بڵاو بۆتەوە یعنی هەیە 4 ساڵە لەو پەرلەمان عێراقی یەک کەلیمەی نەوتووە لە لیژانەکانیشە گوێگرێکی خۆشەویست بووە تۆ جارێکی ئەم سیناریویانە دووبارەکەیت تۆ مامۆستادارە باسی کرد کاکە با خەڵکێک بێنین بە فعلی خۆی ماندووکە یعنی معقولە دوایەوەی تۆ دەرس و تەلەفۆنەکەی داخانە جوابی کەسەیەتەوە کە مشکلەی کەس کاکە لایە لە مشکلی ئەم خەڵکی هەرێمی کوردستانی ئەم ڕۆی ئێمە لایە لە مشکلەکانی لە بەغایە ئەگەر ئەم نێونەرانەی کورد لە بەغا دیفاع لە بەرگری لە مافی خەڵکی کوردستان کرد خەڵکی کوردستان داواکاریەکانی لە کوردستانە لە عێراق وای لێ نایە ناکەوێتە ژێر پێوە کەس حسابی بۆ ناکە باشە من پرسیارەکەم تا ئێستا ئێمە هێزێکمانەیە هەموو ئیفتیخاری پێوەکەن کە پێوتری هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ بەناو لە ناو وەنزومەی دیفاعی عێراقیایە بەڵام کوا بودجەکەی هەشتی شعبی بە یەک کۆبوونەوەی پەرلەمانتارە شیعەکانی عێراق بە یەک کۆبوونەوە شەرعیەتیان بۆ وەرگرت ئێستا بودجەیەکی خاصی زەبەلاحی حکوومەتی ناوەندی و پەرلەمانی عێراق تەرخانەکرێت بۆ هەشتی شعبی کە ئێستا هەشتی شعبی شانشانێتی لەگەڵ جێشی نیزامی عێراقیە بەڵکو لەویش بەقوترە ئەی هێزی پێشمەرگەی ئێمە هەتا کەی قسەژەکەی هەتا کەی چاوەڕێی سوال و ساقی هێزەکانی هاوپەیمانان بێت حکوومەتێکی ناوەندی هەیە بەو هەموو ئیمکانیەتەوە بۆ ئێمە نەماتوانیشیان بۆ بسڕین لەبەرمەتوانی لە لیژنەی دارایی کار لەسەرەوە بکە 100,000 هێزی پێشمەرگە لەوەی کە بودجیان بۆ بڕێتەوە لە بودجێ گشتیا بەڵام جارێکتر پێم وایە لە دانوستانەکان ڕێگری لەمەکرا بەڵێ ماوەسا ئەحمەد کە بڕیاردەر بووە لە لیژنەی دارایی و لە هەموو قۆراغەکانە بە چەندین بە سەدان سەعات شەڕی کردوە لەسەر بەس یەک نەفەر یا دوو نەفەر لە لیژنەیەکی 7 کەسی یا 21 کەسی ئەبێ نەتیجە نابێ ئیلا ئەبێت تۆ ئەی باشە قەیناخۆ کورد ئێستا نزیکەی 65 پەرلەمانتاری هەیە لە عێراق ئەی ئەوانی تر لە کوێن بۆ نایانە سەرخەت بۆ قەزەیەکی وا مەسیری یعنی ئێمە ئەمانە هەبێ هەمووی لە بەرچاو بگرین دوو بەیانی ئەمانە ببینین ئەمانە بخێنە بەرچاوی خۆمان ئەگەر هاتوو وەکو کورد دەڵێ جارێک تۆ منت خەڵەتان خوا بگرێ ئەگەر دووەم جار من خەڵەتانە خوا خۆم بگرێ زۆر باشە مامۆستادارە تاوان بەشێکی مشکیلەکە ڕەنگە تێنەگەشتنی خەڵک بێ یان نەناسینی خەڵک بێ خەڵک دەبێت ئەرکی لەسەر شانی شێتی لەوەی کە ئەوێت دەنگ بەکێ بدا پەڕەکانی هەڵبداتەوە ماوەسان وەردەڵێ بۆی کە بیناسیە جوانە و کاتە بڕیاری لەسەر بدا زەربی سووری بەسەرا بێنێت یاخودەوەی کە متمانێ پێ ببەخشێ خەڵکێک باوەڕی وایە کۆمەڵی دادگەری جێگەیەوە نییە کە دەنگی بەمێ بۆچی دەبێ نەتانتوانی بێ وەکو کۆمەڵی دادگەری متمانە لای هاوڵاتیان پیا بکەن گرفت ئێوەن یا گرفت هاوڵاتی خۆیەتی کە نایەوێت تێ بگات نم پێم وایە هاوڵاتانی کوردستان ئێستا تێگەیشتون بەڵام بمانێ و نەمانێ ئەو بارودۆخە سەختەی کە خەڵکی کوردستان پیا ڕۆیشتووە و قۆڕخکردنی دەسەڵات لەلایەن ئەو دوو حیزبەوە
بەکارهێنانی هەموو جۆرە چەکێک بۆ کڕینی زیممەی خەڵک و بۆ دەستەمەوەکردنی خەڵک و بۆ کڕینی دەنگی خەڵک وەکوتمان ئەوان هێزی پێشمەرگە هێزی ئاسایش پۆلیس هەموو ئەمانە هەتا ئێستاشی لەگەڵ بێ لەم دوو حیزبە نەبێ کەس دانانێن و کەس تاعین ناکەن لەو دوو حیزبانی خوان نەبێ خەڵکانێک کە تاعینات نییە خەڵکانی گواز دێنێ لە ڕیزی هێزەکانی ناوخۆ پۆلیس و ئاسایش لە ڕێگای کۆمیتە و مەڵبەند و لەقەکانەوە ئەڵێ خەڵکی تازەمان بۆ بنێرن و داندرێ جگە لە تاعینات کاتی خۆی هەرم دوو حیزبە کردویانە جگە لەو سەرەت و سامانەی لەبەردەستیانایە و جگە لە زەبر و زەنگ و کۆمەڵێک شتی تریش کە بەکاریان هێناوە بۆی زیممەی خەڵک ڕاکێشن بۆ لای خۆیان و لەو لا شەوکاریان لەسەرەوە کردووە کە خەڵک دەنگ بەلایەنەکانی کەنەدا بەم هەم بە لە ڕێگای مێدیا و چاواشەکاری و هەموو ئەمانە بەڵام بەتایبەتی دەسەڵات پێی خۆشە خەڵک بڵێ هەمویان وەکو یەکن هەمووتان وەکو یەکن ئەمە کارەساتێکەکە ناکرێ من ئەوەی وتم مصلحێک و مفسیدێک وەکو یەک سیر بکرێ کەسێک مافی خەڵگە خوا و یەکێککە مافخرا بێ وەک یەک سیر بکرێ جێگای شانازیەک کۆمەڵی دادگەری وەکو مامەسانۆر باسی کرد هەتا ئێستا هیچ بەرپرسێکی لە حکوومەت و لە پەرلەمان بە درێژایی چەند ساڵی ڕابردوو تا ئێستا نەچوە لە پێناوی بەرژەوەندی شخصی خۆیە سەنگەر بگوازێتەوە بۆ لایەکی تر بەرەو دەسەڵات بڕوە کە زۆری هەوڵی لەگەڵ درراوە ئەمە جێگای شانازیە حیزبێک کادر و ئەندامەکانی نوێنەرەکانی لەو بابەتە بن ئامادە بن هەموو بەرژەوەندێکی خۆیان بخەنەلاوە لە پێناو خزمەتکردنی خەڵکە خەڵکی کوردستان من پێم وایە بێ ئێستا لەوە تێگەیشت بێ کە بە دەنگدانی تایبەتی شادیارە ئەوەی ئەمڕۆ کراوە کە کەسێکی وەکو کاکسۆران عوماریان مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید دەنگێکی زۆریان لە ناو هێزی پێشمەرگە و دەنگی تایبەتە هێناوە کە بەڕاستی ئەمە مای دڵخۆشیە مای ئەوەیە کە خەڵک تێگەیشتووە کە چی ئەتوانێت نوێنەرایەتی ئەوان بکە بەرگری لە مافی ئەوان بکە و چێش ناوانەی بۆ دەسەڵاتی خۆیان بۆ گیرفانی خۆیان هەوڵەدەن لە پێناو بەرژەوەندی خۆیانە پەرلەمانتارەکانی ئێمە موچەکەی خۆیان کە موچەیەکی شەرعی و قانونی و بە پێی یاسا پێیان دەدرێ دێن دەیهێنەوە تەسلیمی حیزبیەکەن کە ئەمە هیچ حیزبێکەوە ناکە بەڕاستی جگە لەوەی هەرچی لە تواناشیان نابێت دژی گەندەڵکارانە ئەڵێن کە ئەمەش بەڕاستی لە خۆبوردنێکی ئەوێ کە هەموو پەرلەمانتارێک ناتوانێت ئەوە بکە و جێی شانازی ئەوانەی ئەمە کە لە حکوومەتی شابوون ڕۆژێک لە ڕۆژان گەندەڵیەکیان نەبوو ئێستا بێن لەسەر تەلەڤیزیۆن باسی گەندەڵیەکانی دەسەڵات بکەن چکە ئەگەر تێوە گلانایە لە گەندەڵی نایانەتوانی باسی گەندەڵی خەڵکی تر بکەن خەڵک تێگەیشتووە کە ئێستا کۆمەڵی دادگەری هی هەموو خەڵکە ئەگەر ڕۆژگارێک خەڵکیان بۆ دوورخست بێتەوە بە ناوی ئەوەی ئەمە بەرەی ئیسلامی و نائیسلامیە و ئەمانە حیزبی ئیسلام بۆ سیاست بەکاردێن لەوە خەڵک ئێستا لەوە حاڵی بووە کە جارێ ئیسلام دینی هەموو خەڵکە و ئێمەش مسلمانی وەگە و خەڵکە و بەڵام کۆمەڵی دادگەری شەڕی خەڵگەکە ئەمڕۆ شەڕی مافەکانی خەڵگەکە شەڕی چەسپاندنی دەستورەکە شەڕیەوەکە ئەو مافانەی خەڵکێتی لە بەغدا بەدی بێنێ لە سەرۆکی کۆمەڵی دادگەریەوە کە مامۆستا عالیە چۆتە بەغدا هەتاکو ئەندامانی پلەباڵای ئەم حیزبە ئامادە بوون بچنە بەغدا و خۆیان بخەنە مەترسیەوە یەکێک لە کێشە گەورەکان من پێم وایە لە پەرلەمە ئەنجومەنی نوێنەرانی عراقەکەی توانی ڕۆڵ ببینی ئەوەیە ئەم حیزبانەی کە خاوەندە دەسەڵاتن تا ئێستا بەرپرسە باڵەکانی خۆیان نانێرنە پەرلەمان ئامادەنی سەرکردەی حیزبەکان یان ئەندامانی مەکتەب سیاسی تەنانەت ئەندامی سەرکردایەتیش نانێرن ئەندامانێک دەنێرن کە خاوەنی هیچ بڕیارێک نەبن و ناتوانن بڕیار بدەن و ناتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵک بکەن لەوێ نوێنەرایەتی حیزبەکەی خۆشیان پێ ناکرێت کە ئەمە کارەساتێکی گەورەیە وای کردووە ئەو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانە لاواز بن نەتوانن بەرگری لە مافەکانی خەڵک بکەن مافی پێشمەرگە هێزێکی دەستوریە ڕۆڵی سەرەکی هەبووە لە پرۆسەی ئازادی عراقا و دان ساڵ پێشەوە هەبووە بەڵام هێزێکی وەک حەشتی شعبی وەکو قارچک هەڵەتۆقیەوەی هەندە پێشەوە و بودجەیەکی زەبەلاحی بۆ دیاریەکەن و دەبێتە بە قووەترین هێز لە عێراقا بەڵام مافەکانی پێشمەرگە هەتا ئێستا دیار نییە و نازانن بۆ کوێچێ ئەمە بەڕاستی بێهێزی پەرلەمانتارەکانی دەسەڵات من پێم وایە خەڵکی کوردستان ئێستا لەوە تێگەیشتووە کە کۆمەڵی دادگەری ئەوەی کە جاران دەسەڵات خەڵکی پێچاواشا کرد جێی نابێتەوە وەزانێ نوێنەرەکانی نوێنەر ڕاستەقینەی خەڵکت وەزانێ ئەگەر کۆمەڵی دادگەری 5 کەسی شێ بێ بەقەت 50 کەسی شەکە هەتە ڕیاسای هەڵبژاردنەکە هەندوو بارودۆخی تایبەت دوای کردووە کۆمەڵ کاندیدی زۆری نەبێ من بۆش بە حاڵی خۆم پێم وابوو ئەگەر کۆمەڵ زیاد لە 20 کاندیدیشی هەبووە زۆربەی هەر زۆری دەرەچوو پێ ڕاستی خەڵکێکی باش من نازانم تەزویر و فرۆفێڵکە هیوادارم نەبێ و ڕێگای لێ بگیرێ وەگەر خەڵک بچێتە سەر سنووخەکانی دەنگدان ئەوانەی بێزارن لە دەسەڵات کە حتمما ئەوانن کە ناچن دەنگ بۆ خەڵکە بدەن کە دڵسۆزیان بۆ لە جیاتی ئەوانی شەڕی کردووە
کۆمەڵی دادگەری توانی لەگەڵ یەکێتی و پارتی ڕێکێ و سەفقەیەکی گەورە و باشترین بودجە بۆ خۆی دابین کە کۆندی حزب کردوێتی بۆ خۆی باشترین وەزعی هەبوایە شەریک بواە لە دزی بەڵام بێدەنگ بواە کۆمەڵ هەموو ڤەرژۆنێکی خستۆتە لاوە لە پێناوی خەڵکە ئەبێ خەڵکی ژەمڕۆبی سلمێنێ بێ بەرگری لە کۆمەڵی دادگەری بکە و ئەو تاوانبارانە محاکەمە بکە لە ڕۆژی دەیدا و بێ بڵێ کاکە ئەمانە نوێنەری ڕاستەقینەی خۆ من بۆیە پێم وایە وەگەر کۆمەڵی دادگەری دوو ئەوەندە و سێ ئەوەندەش کاندیدی هەبوایە بەڕاستی کاندیدەکانی دەنگێکی باشیان بەدەستێنا و پێم وا بوو بە زۆری نەشیان دەچوونە بەغدا. زۆر باشە مامۆستانوەر هەڵبژاردن وەک بەهێزترین چەکی گۆڕانکاری ئەگەر ئێستا بڕۆی داوای لە هەردوو لایەنە دەسەڵات بکە کۆمەڵی دادگەری بڵێ 1000 پێشمەرگە بدەرە من هەرگیز ناداتێ بەڵام ئێستەوە بە چەند هزار دەنگی پێشمەرگەتان بەدەستێنەوە یا هێزانمیەکانتان بەدەستێناوە ئەمە خۆی لە خۆیان تا چەندە سەلمێنەری ئەوەیە کە هەڵبژاردن باشترین چەکە بۆ گۆڕانکاری. ئێمە لە هەرێمی کوردستانە لە دوای ساڵی 1990ەوە کە شەبە سەربەخۆی یەکمان بووە قۆناغ بە قۆناغ ئێمە سوودمان لە پرۆسەکانی هەڵبژاردن وەرگرتووە ئەوکو باسمان کرد ئەگەر پرۆسی تەزویر و ساختەکاری وانە بخەیتە لاوە ئەم دوو هێزەیە سەحوکمی کوردستانەکەن لەوا چێ لە 150 دەنگی خەڵکیان لا نەبێت وەکو لە بیدایەتەوە باسکرا بەو تەزویراتەوە بەو ڕێژەکەمەی خەڵک کەمە ئویز بۆ لە هەموو چاکسازی ڕێژەیەکی باش خەڵک بەداخەوە کە نابێ وابین ئەمان هاتوون ئەو کورسیانیان کۆ کردوتەوە و ئێستا لە پەرلەمانی کوردستانە حکومەکەن بەڵام هێشتا قیاسن بۆ جاران کە 100 کورسی بوون هاتبێتە سەر 50 کەواتە لەسەر نیوە هاتوونەتە خوارد کێ هێناونێتێ خوارد پرۆسی هەڵبژاردن بۆی ئێستش ئێمە ساڵێکمانەوە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەبێ جەماوەری کوردستان خۆی کۆکاتەوە ئێستا ئێمە نێونەرێنین بۆ پەرلەمانی عێراق ئەمە هەنگاوێکی گرنگە و وەعیەگە بینی لە جەماوەری کوردستانە بەوەی کە بەڕاستی سزای گەندەڵکارانەکە ئەبێ ئەم وەعیە زیادکەین بە هەموو لایەکمان جوهودکەین ئێمە باشترین وەسیلە ئەمڕۆ چونکە ئەم هەرێمە ئێمە پێویستی بە ئیستیقرارە پێویستی بۆ ئێمە بە شەڕ و بە شۆڕش و بە خەبات و بەمانە بە خەباتی چەکداری مەبەسمە ینی ئەمانە ئەمڕۆ چارەسەر نیە چونکە هەرێمەکەی ئێمە هەرێمێکی معتەرەف نییە دووەلیەن و ئێمە چاوی نەحەزانمان زۆر لەسەرە وڵاتانی ئیقلیمی لە سەنگەر و لە کەمینان بۆمان بۆیە ئەبێ لە نێو خۆمانە بەو پرۆسانە کە پرۆسەی شەرعیشن و ئەمڕۆ پێوترێ پرۆسە دیموکراسیەکان کە هەڵبژاردنێکیشیانە ئەبێ بەم پرۆسانە بینە پێشەوە زیاتر لە خەڵک و متمانە لای خەڵک دروستکەینەوە کە گۆڕانکاری بەم شێوەیە سەلیمە بۆیە ئێمە بەڕاستی نابێ کارێک بکەین تەڕوشک بێکەوە بسووتێ و ئەبێ هەمومان بەو نەفەسەوە بینەوە پێشەوە کە گۆڕانکاریەکان بڕێون و بەڕاستی گۆڕانکاریەکان بڕێون بۆ نمونە لە کۆتا خولی پەرلەمانی عێراقا کە حوتی مانگواتە دوێنێ شەرعەتی نەماواتە هەڵوەشایەوە کوتلەیەکی 15 پەرلەمانتاری لە عێراقا دروست بوو بەرامبەر ئەم دوو کوتەی دەسەڵاتە کە من تەسەورەکەم ئەم جارە لە ناو کوتلەکانی دەسەڵاتیشەوە خەڵکێک بێنە ناو ئەو کوتە معارەزەیە کە بەرامبەر کوتەیەک ئەوەسێ کە ئەوانە نوێنەری وەحیدی ئەم هەرێمە ئێمە نین بەڵکو ئەمانە نوێنەری حەقیقین و ئەبێ بە هەمومان بڕیا لەسەر چارەنووسی میلەتی خۆمان بین بۆیە ئێمە ڕێیەکی تر نادۆزینەوە غێری پرۆسەکانی هەڵبژاردن و ئێمە بەم هەنگاوە زیاترە چینە پێش و جەماوەری کوردستانیش ئەمەی بۆ سەلما بە مروری زەمن و ئەم انتخابە ئەم دەنگدانی ئەمڕۆ تایبەتیش ئەوەی دەرخست کە خەڵک لە هێزە چەکدارەکانەوە بابین سیرکەین خەڵک تێگەیشت کە پێویستە سزای گەندەڵکار بە بەڵێ لەگەڵەوەی چاوتر سوورکردەوە هەرماوە فشارماوە زەبر و زەنگ هەرماوە زەبر و زۆم ئەمانە هەر هەیە و هەر ئەشمێنێ بەڵام ئیرادەی خەڵکی بە هەڵوێست هەر بەردەوامە بێ بۆیە ئێمە داوا لە جەماوەری کوردستانەکەین بەو هەڵوێستە مەردانیان کە ئینتیفازەیان کرد دژی دەسەڵاتێکی خوێن ڕێژی ستەمکاری وەکو سەدام حوسێن وەستانەوە ژێرە و ژووریان کرد لە هەرێمی کوردستان پێشەوەی لە عێراق بڕوخێ بەو نەفەسەوە ڕۆژی دەیدەیمان دەش بچنە سنووقانی دەنگدان و ئەو خەڵکانە سەرخەن نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری سەرخەن کە نوێنەری فعلین لە ناو خۆتانەوە هەڵقوڵاون و داکۆکیەکەن و لەسەر ئێوە زەبر و زەنگیان زۆر بەرامبەر کرا تاقیش کراونەتەوە و سزادران و لە ناو هەموو پەرلەمانتاری کوردستانە پەرلەمانتارەکانی پەرلەمانتاری ئێمە بوو حەسانەی لێسەررایەوە پارێزبەندی لەسەر ئێستش ئەمر قەبزیان بۆ دەرکردو ئەیانێ بیگرن شەرعێت یعنی ئێمە نوێنەرەکانمان کە منتەخەبی خەڵکیشن سوڵتە ئەمری قەبزیان بۆ دەرەکا هێشتا بە دوایانەوەیە بۆی پاشەکەش بکەن وەکو مامۆستادارا باسی کرد بۆی تەسلیمیان بن ئێمە تەسلیمیان نابین کۆمەڵی دادگەری هەر بە پێوە مێنێتەوە ئەو ڕۆژەی کۆمەڵ
تەسلیمی ئیرادەی گەنداڵکاران بوو ئەو ڕۆژە کۆمەڵ نامێنێ کە ئەو ڕۆژە نبینن. زۆر باش مامۆستادارە زۆر بە کورتی لەوەی دەرفەتم نەماوە بزانم دوایین بانگەشەیە هەڵبژارنە ڕەنگە جەنابەت بی بە شێوازێکی حی کە ڕاستەخۆ قسە بۆ تەلەڤیزیۆن بۆ هاوڵاتیان بکەیت چی بە هاوڵاتیان دەڵێ زۆر بە کورتی لەوەی کە بە هوشیار بن دەنگ بدەن بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری لە هەر بازنەیە کە هەن لەو بازنانەشە کۆمەڵی دادگەری وجودی نییە دەنگ بە کەسێک بن کە نوێنەری حەقیقی خەڵک بێت. وەڵام مناڵم خەڵکی کوردستان هەموو ئەو 4 ساڵی ڕابردوو باسەکەم تا ئێستا لانی کەم باز دە 30 ساڵەکەش ناکەم ئەبێ بیر لەوە بکەنەوە هەموو ئەو نەهامەتیانەی بەسەریان هاتووە هەموو ئەو سوکایەتیانەی پێیان کراوە هەموو ئەو مافانەی کە خوراوە هەموو ئەو خزمەت گوزاریانەی کە نەکراوە هەموو ئەو هەموو گەنج و لاوانەی کە تا ئێستا دانەمەزراون و بێکارن بیریان لەوە بێ دەسەڵاتێک هەیە مافەکانی ئەوانی خواردووە و دەسەڵاتێک هەیە ئەوانی پێشێل مافیەوانی پێشێل کردو و دەسەڵاتێک هەیە کە وای لێ کردووە گەنجەکانی ئەم وڵاتە پۆل بەرەو مەرگ بڕۆن لە دەریایە بخنچێن بۆ هەندەران لەبەرەوەی بێزار بۆ لەم دەسەڵاتە ڕۆژی دەیدا ڕۆژی دادگایکردنی ئەو دەسەڵات هەیە ڕۆژی سزادانی ئەو دەسەڵات هەیە ڕۆژی ئەوەیە لە بیرمان بێ ئەو کەسانەی شەقیان لە مامۆستا هەڵەدا ڕۆژی ئەوەیە ئەو کەسانەی کە ڕۆژنامە نووس دادگایی یەکەن بە چەند ساڵ زیندانیەدەن لەبەرەوەی وشەیەکی حەقی وتووە بستنە سەر سنوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کە نوێنەری ڕاستەقینەی خەڵکن شەڕی ئێوەکەن بەرگری لە مافەکانی ئێوەکەن لە پێناو مافەکانی ئێوەیە ڕوبەڕووی مەترسی ئەبنەوە هەڕەشەی کوشتنیان لەسرە و هەڕەشەی گەورەیان لێکراوە ڕابردووشیان وا بووە دەنگ بدەن بەوانەی کە دەتوانن نوێنەڕایەتی ڕاستەقینەی ئێوە بکەن تکایە بێدەنگیتان دەنگنەدانتان خزمەتکردنە بەو دەسەڵاتە باوەڕتان بێەوە دەنگ نادەن خەڵکێکی تر دەنگتان بۆدا بۆ خزمەتی دەسەڵات وەرنە پێشەوە دەنگ بدەن بە نوێنەرانی ڕاستەقینەی خۆتان دەنگ بدەن بە نوێنەرانی کۆمەڵی دادگەری بەوانەی کە بەرەی گەلان ئەوانەی سربەخۆن ئەوانەی کە دڵسۆزی خەڵکن ئەوانەی کە تێوە نەگلاون لە گەندەڵی ئەوانەیە توانن نوێنەرایەتی ئەو بکەن بۆ ئەوەی بەڕاستی ئەم دەسەڵاتە دەرسێک وەرگرە ببێتە پەندی زەمانە وەچیتر ئەو هێز و پێزەی نەمێنێ کە ئەمە هەنگاوی یەکەمە بۆ شکستی ئەم دەسەڵاتە لە پەرلەمانی ئایندەی کوردستانیشە دوجار کۆتایی بە ئەم دەسەڵاتە دێ من وایە بینم بە مەرجێ خەڵکی کوردستان بێتە پێشەوە ئەو ڕێژە زۆرەی کە ناچێ بۆ دەنگدان پێم وایە کە تا ئێستا خۆی یەکلا نەکردوێتەوە باوەڕیان ببێ باوەڕم وایە و یەقینیشان ببێ بچنە دەنگدان دژی دەسەڵات دەنگدەن جارێک تر خۆری ئەو دەسەڵاتە ئاوا بێ و ناتوانێت حکم بەسەریان بکات. زۆر سپاسان کەم مامۆستادارە زۆر سپاسەوەی کە میوان مابووین. بەڵازدان و خۆشەویستان خۆشحاڵین کە بینەرمان بوون تا کۆتایی بەرنامە بۆ هیوایی کەوانتان تا ئێستا بڕیاری دەنگدان و بەشداریکردنتان لە پرۆسی هەڵبژاردن نەداوە جارێکی دیکە تێبەفەکردن بیرکەنەوە بۆ هیوایی کە بەشدار بن لە دیاریکردنی نوێنەری خۆتان بۆ 4 ساڵی داهاتوو لە بەغدا گەرنا تکایە کەس بۆڵە نەکە کەس ڕەخنە نەگرێ بۆیە دوو سبەی کە ڕۆژی یەکشەمە دەیدەیە ئەرکتە بچیتە سەر سندۆقی دەنگدان و باشترین نوێنەر بۆ خۆت هەڵبژێری. سپاس بۆ بینەریتان ماڵتانەوە. سپاس.